بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی خۆشەویست ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ هەموو لایەک لە هەر شوێن و جێگایەکن داواکارم لە خوای گەورە نوێژ و ڕۆژت و تاعەتان قبوڵ بکات. خۆم بە خۆشحاڵ و شادمان دەزانم لە بەرنامەیەکی نوێ بە ئێوەی عەزیز و خۆشەویست گەشتمەوە. بەرنامەی ئەم جارەمان تایبەت کردووە بە باسکردن لەسەر حاڵەتێک کەوا دەتوانم بڵێم بە حوکمی ئەوەی زۆربەی دانیشتوانی عێراق و دەوروبەری خۆمان ڕێژەیەکی باش لە قەڵەوی تێدایە و دەتوانین بڵێن لە تاقیگەکانە کە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان پرسیارت کردبێت فەحسی چەوری جگەرت کردووە زۆربەی دەڵێ یا هەیمە یاخود نزبەیەک لە حەدی نۆرماڵەکەی زیاترە یاخود الحەمدولillah تاوکو ێستا تووشی و حاڵەتە ناتوم. باسی ئەمڕۆمان باسە نەخۆشی چەوری جگەرەکەین. بابزای نەخۆشی چەوری جگەر چییە و هۆکارەکانی دروستبوون بۆ نەخۆشی چەوری جگەر چین بۆ چۆن بتوانین چارەسەریشی بکەین و خۆمان لێ بەدوور بکرین. هاوڕێما بن. با سەرتا بابزانین ئەندامی جگەر چییە، دەکەوێتە کوێوە و ئیشی چییە لە جەستەیە. جگەر دەکەوێتە لای ڕاستی و قەفەسەی بڵین سنگ و قەفەسەی بڕبڕی پشت لە دواوە بانی گرتووە لە لای ڕاستەوەی جەستەمانە. کۆمەڵێک ئەرک و فەرمانی هەیە لە جەستەیە کە بریتیە لە پۆلێنکردنی بڵین دابەشکردنی مادەکان و پاشماوەکان کەوا بە کۆندامی هەر ساتێ پەڕە بن جیان نەکاتەوە و لەگەڵ ئەمەشدا سەردا و بەرهەم دەهێنێت کەوا پاشماوەی جەستە لە مادە زیان بەخشەکان دەرکاتە دەرەوە کە ئەمەوکو ئەرک و فەرمانی جگەر لە جەستەیە و دەکەوێتە کوێوە ئەرکی ئەوەتانێ. دەتوانین بڵین مەستفایەکی گرنگی جەستەیە کەوا هەر شتێک ئێمە ئەیخۆین حتا وەکو بەجگەرە تێپەڕ نەبێت و پاکی نەکاتەوە و پۆڵێنی نەکا ناتوانین هیچ شتێ یعنی بڵین کە تۆ جگەرت لە ئیشکردنێکی بەسیتیش ئیشکردن وەستا ڕەئسەن شیرازەی جسمە تێکەچێ، شیرازەی ئیشکردنی ئەندامەکانی جەستە تێکەچێ. چەوری جگەریش عادەتەن بڵین جگەر خۆی بڕێک چەوری تێدایە، بەڵام کاتێ ڕێژەکەی لە 5 بۆ 10% زیاد بوو دەبێتە نەخۆشی چەوری جگەر. واتە بە شێوەیەکی سروشتی جگەر خۆی کۆمەڵێک چەوری تێدایە، بەڵام ئەم چەوریەی کەوا ئێمە باسەکەین و دەبێتە هۆی کاری نەخۆشی لە ڕێژەی 5 بۆ 10% زیاترە و دەبێتە نەخۆشی چەوری جگەر و بەو شێوەی کەوا ئێستا دەیبینین عەزەدی کەسەکەدا و دەبێتە ناڕەحەتی بۆ جەستی. خۆشەویستانێمە جگەر کاتێک گەشتە قۆناغێک کەوا پەڵەپەڵەی شانە دروست بوو لە شوێنە بڵین شانە تەندروستەکانی جگەر خۆیە گەشتە قۆناغێک کە پێی دەڵێن سیرۆزس، ئەمە جگەر بەرەو لاوازی دەڕوات و تووشی نەخۆشی هاتووە و زیانی زۆریشی بەرکەوت ئەگەری هەیە بە شێوازێک لە کاری بخات کەوا حاڵەتێکی بۆ دروست بێت کە تووشی شێرپەنجەی بکە یاخود تەواوەتی جگەری لە کار بخە. ئێمە دەتوانین پۆڵێنی بکەینە دوو بەشەوە نەخۆشی چەوری جگەر. عادەتەن هەندێک کەس هەیە دەتوانین بڵین بەهۆی خواردنەوەی کحوولەوە و هۆکارێکی تریش کە دەتوانین بڵین هیچ پەیوەندی بە کحوولەوە نەبێت. ئەو کەسانەی کەوا مادە کحوولەکان بەکارێن لە ڕادە بەدەر هەموو ڕۆژێک دووبارەی ئەکاتەوە و بە بەردەوامی خۆرێکی بەردەوامی مادە کحوولەکانە، ئەم کەسانە ئەگەری توشبوونیان بە نەخۆشی چەوری جگەر 100% دەتوانین بڵێن 100% ئەم کەسانە تووشی چەوری جگەرە بن و بە شێوازێکیش کە بە پێی تەمەن و بە بەردەوام بەکارهێنانی تووشی حاڵەتێکیان نەکات دەتوانم بڵێم دەیگەێنێتە توشبوون بە سەرەتانی جگەر و ناخۆشی و ناڕەحەتی زۆر بەسەری ئەهێنێ. ئەمەکو ئەو کەسانەی کەوا مادە کحوولەکان بەکارێن واتە نەخۆشی جگەر پەیوەست بە بەکارهێنانی مادە کحوولەکانەوە و دەتوانین بڵین نەخۆشی چەوری جگەر کە پەیوەندی بە مادە کحوولەکانەوەی ئەمەش ئەو کەسانە ئەگرێتەوە کەوا نەخۆشی شەکریان هەیە، ڕێژێکی باش قەڵەون و یاخود دەتوانین بڵین لە وەراسەتیانە سەرەتانی جگەر هەبێت یاخود نەخۆشی جگەری بەردەوام هەبێت کە ئەمانە دەتوانیش پەیوەندیەکی بە خواردنەوەی مادە کحوولەکان نییە. کەسەکە لەوانەیە
تووشی حاڵەتێک هاتبێ زەردووی هەبێ کە دەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی چەوری جگەر و ئەو بابەتانی کە پەیوەندی بە جگەرەوە هەیە. لەوانەیە ئەم کەسە بەخۆی نەزانی بێت مودەیەکی زۆرە هیچ نیشانێکی تیا دەرنەکەوتووە و چەوری جگەری هەیە و لەسەری قورسی کردو و مادە کحوولەکانشی بەکارنێناوە و کەسێکی قەڵەویش نییە. بەڵام عادەتەن و عامەتەن دەتوانم بڵێم وەکو دابەشمان کرد بەسەر دوو پۆلێنە کەوا دەتوانین بڵین ئەوانی کە مادە کحوولەکان بەکاردەهێنن 100% توش دەبن. کاتێک کە من زانیم بە ڕێگایە کە ئەڕۆم سوور کۆتایی ڕێگاکە دەکەومە نێو چاڵێکە و دەربازبوونم نییە بەو ڕێگای ناڕۆم و پەشیمانە بمەوە. تۆی بەڕێزیش یاخود ئەو کەسەیکەوە مادە کحوولەکان بەکارهێنی و بەردەوامی هەموو ڕۆژێک ئەخواتەوە ئەبێ بیر لەوە بکاتەوە کە سوور 100% تووشی نەخۆشی چەوری جگەرە بێ و لێشی قورسەکە و دەگەێنێتە حاڵەتێک کە تووشی سەرەتان بێت لەوانەیە چارەسەریش نەکرێن و بۆ ئازارە و بناڵێن تاوەکو دەمرێت کە هۆکارەکەیشی چییە؟ بەکارهێنانی ئەم مادە کحوولیەتانێ. بۆیە وەکو هەمان ئەو نمونەیەتانێک کە من بە ڕێگایەکە ئەڕۆم کۆتایەکەی سوورەزارمەکەومە چاڵێکەوە تۆش ئەم ڕێگایە تەرکە و بەم ڕێگایە مەڕۆ و بەگی لێدانە بگەڕێرەوە ڕێگایەکی دروستتر هەڵبشێرە. و ئەوانشی کەوا مادەی کحوولی بەکارنیان و چەوری جگەریان توش ئەبێت و ئەویش بە زۆری ئەوانە وتمان نەخۆشی شەکریان هەیە، پەستانی خوێنیان هەیە و بڵین جسمیان لە حەدی نۆرماڵی خۆیان گەورەتر و قەڵەوترە و ورگیان گەورەیە، ئەمانە معرضن بۆ توشبوون بە نەخۆشیەکانی چەوری جگەر. ئێستا بێنە سەر باسکردنی بە شێوازێکی ئامەتەن باسیەوە بکەین ئەو کەسانێکەوە ئەگەری دروستبوونی توشبوونیان بە نەخۆشی چەوری جگەر هەیە کێن. ئایا ئەگەر توەیەکێکی لەو کەسانە هەڵدە لە ئێستاوە فریای خۆت بکەوە. باسی فریاکەوتنەکە شەکەین کە چۆن فریای خۆمان بکەین. یەکەمیشت ئەو کەسانی کە نەخۆشی زەختیان هەیە، نەخۆشی شەکریان هەیە، باشە کێشێکی زۆر و قەڵەون لەگەڵ ئەمەدا لە وەراستیانە توشبوونیان بە نەخۆشی چەوری جگەر و نەخۆشی جگەر هەبووە، ئەمەشە وەکو ئەو نەخۆشانە. ئەو کەسانەی کە کێشەی بەرزبوونی کۆلیسترۆڵ و چەوری خوێنیان هەیە و ئەو کەسانەی کە ڕێژەی خوێنیان بە بەردەوامی بەرزە و زوو خوێن ئەدەن و ئەو کەسانیشی کەوا وەکووتمان لە سەرەتاوە مادە کحوولەکان بەکارێنن و جگەرە و نێرگەلە زۆر بەکارێن و زۆری کێشن، کێشانی جگەرەی زۆر، نێرگەلە، مادە کحوولەکان، ئەمانە ئەو کەسانن کە معرضن بۆ توشبوون بە نەخۆشی چەوری جگەر. واتە تو ئەگەرێکێکی لەم کەسانە هەوڵدە بە شێوازێکی باشتر لە چاوی کە هیچ کێشەیەکی نییە مەقەیەتی خۆت بکەیت. چۆن عامەتەن بە شێوازێکی عام لە هەموو جیهانە ئەو کەسانی کە تووشی نەخۆشی چەوری جگەر ئەبن لە سەرەتادا نەبێت، بەڵام هیچ هەست بە هیچ نیشانەیەک ناکرد. بەڵام کۆمەڵێک نیشانە هەیە کەوا بە شێوازێک دەتوانین بڵین لێتی قورس کرد یاخود سەرەتاکانی توشبوونت بێ بە ئەوینە و بە ڕێژەیەکی زۆر یەکسەر بەرز بێتەوە چەوری جگەرت، دەتوانین دەست نیشانی بکەین. یەکەمیشت کەسەکە بە شێوازێکی ڕێک و پڕاوپەڕ لاوازەبێ، لاوازی جەستەیی گشتی و ئارەزی خواردنی نامێنێ و تاقە و هێزی نامێنێ و لەگەڵ ئەمەدا ئەم کەسە ئاوسانی دەست و قاچەکانی هەیە لەگەڵ ورکە سکی ئاوسێت وەکو دەڵی کۆبوونەوەی ئاوی هەیە لە دەست و قاچ ورکە و لەگەڵ ئەمدا ئەم کەسانە سکیان ڕقەوێ بە تایبەت لای ڕاستەوەی سکیان هەست بە ڕقبوونەکەن و ڕەنگیان زەردباو ئەبێتەوە، باشە لەگەڵ ئەمەشدا ناوچاویان زۆر زۆر سپیە بێ. ئەمانە ئەو نیشانانن کە ئەم کەسە دەتوانین بڵین تووشی نەخۆشی چەوری جگەر بووە و ڕێژەکەیشی لە حەد بە دەردەرچووە و ئەگەریشی هەیە لە سەری قورسی کردبێ. زۆر جارتوانم بڵین بەداخەوە کۆمەڵێک کەوتوتە سەر ئیهمالی خۆمان و کۆمەڵێکی کەوتوتە سەر ئەوەی کەوا دەتوانم بڵێن بەداخەوە دکتۆرەکانی خۆمان زۆر 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 ئەو شارەزاییە باشەیان نییە کەوا دەستنیشانی بکەن ئەم کەسە چیەتی و چی نییە. بینیمانە نەخۆشی وا هەبووە چەندین جار سەردانی دکتۆر کردووە هەر جاری شتێکیان پێوتووە
دەستنیشانیان نەکردو کە تۆ نەخۆشی چەوری جگەرت هەیە و ئەگەری هەیە ئەو چەوری جگەرت بوو بێ بە نەخۆشی سەرەتان فریای خۆت بکەوە. تەنها بە دەوروبەری شتەکەی ئاخولێنەوە و دەستنیشانی ناکەن. بۆیە باشترین شت و باشترین چارەسەر حەوت ڕێگای سەرەکی هەیە باسیەکەم بۆ ئێوە عەزیز و خۆشەویست کە دەتوانم بڵێم ئەگەریش مەترسی دروستبوونی نەخۆشی چەوری جگەرت نەبوو، بەڵام بەم شێوەیە تەعامڵکە هەر لێتیش نزیک نابێتەوە و لێت بۆتیش دروست نابێت. کە دەتوانم بڵێم یەکەمین شتێک شێوازی ژیانت بگۆڕە. ئێستا لە مانگی ڕەمەزانین ئەو کەسانی کە نەخۆشی چەوری جگەریان ئەگەر بە ڕێژێکی کەمیش بێ کە ڕۆژوو ئەگرن ڕۆژەکە ئەسپادەیەکی زۆر باشی لێ ئەکەن بۆ چەوری جگەریان و ئەو شێوازە خواردنەوەی کەوا لە ڕۆژانەیە ئەیخۆن هاوکاریانە بێ بۆ ئەوی کەوا چەوری جگەرەکەیانە بێنێ یاخۆ تووشینێ. واتە یەکەمین شتێک شێوازی ژیانت بگۆڕە لە ڕووی خواردنەوە، لە ڕووی خەوتنەوە. دووەمیشت گرنگی بە وەرزش بدە. لە ڕۆژێکە من دەڵێم کەمترین کات کە بتوانی بکەی 9 سەعات 30 دانە خولەک لە ڕۆژەکەیە دانشە تەنها ڕێ بکە. نەمگەرەکە بڕۆیتە قاعەیەک ئاسن بازی بکەی یاخۆترها ئەوانی کە هاوڕێ یاری ئاسنەکانن تەنها ڕێ بکە. ڕێکردنیکی ئاسای ڕۆژی 9 سەعات. لەگەڵ ئەمەدا دوورکەرەوە لە خواردنە چەوری و شیرینیەکان ئەوانن کە تووشی بڵین ڕێژەی شەکرت بەرزەکاتەوە، شەکرت لە خوێنە و چەوریت بەرزەکاتەوە و کۆرستۆڵت بەرزەکاتەوە و لەگەڵ ئەمەشدا قەڵەوتەکە و دوورکەوە لە خواردنە دانەوێڵانەی کەوا نانی سپی بڵین هاوڕەکانی نانی سپی و سەمون ئەوانی کە لە ئاردی سپی دروستەکرێ پسکێت و کێک و زەلابیا و کە ئەوش ڕاتە قاڵبی شیرینەکانەوە ئەمانە چیت لێەکەن وات لێ ئەکەن کە دیسانەوە تۆ قەڵەو بیت و ڕیتمی ئەوەی کەوا تەندروستە بۆ جەستەی تۆ تێکی ئەتا. لەگەڵ تێکدانیشیە تۆ یەکێک بی لەو کەسانی کە معڕەزی بۆ توشبوون بە نەخۆشی چەوری جگەر دیسانەوە لێرەوە چیت لێەکە پەلامارت دەدا. واتە دوورکەوتەوە لەمانە. وەرزشکردنمان باس کرد، شێوازی خەوتن لەگەڵ خواردن تشە ڕێکخەرەوە. لەگەڵ ئەمەدا کۆمەڵێک دەرمان هەیە لە خۆمانەوە غەڵەتترین شت ئێمە بیکەین چییە؟ بەکارهێنانی دەرمانە بەبێ ڕێنمایی پزیشک. دەرمانێک دکتۆر ڕێگەی پێت نەدا، دکتۆر بۆتی نەنووسی هەرگیز مەیخۆم. بۆ چکەنێ دەرمان هەیە کەوا هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشی چەوری جگەر ئەگەر بەبێ ڕێنمایی بە پێی ئەوەی کە دکتۆر بۆی داناوی بیخۆیت تووشی کۆمەڵی حاڵەتی نەخوازراوتەکە. لەگەڵ ئەمەشدا دەتوانین بڵین هەوڵدا بە بەردەوامی هیچ نەبێت 6 مانگ جارێ پشکنین بکە کە ئەمەیانە زۆر زەرورە. 6 مانگ جارێ پشکنین بکە. فەحسی عامە بەکو دەڵێن کۆمەڵێ فەحسەیە کە دیاری ئەکا کە توەر نەخۆشیێکتە بێ ئەو بڕەپارێکی کەمیشی تێژێ و خۆشبەختانە ئێستاکە لە نەخۆشخانەکانیشە ئەکرێ، لە نەخۆشخانە حکوومیەکان ئەکرێ. دەتوانی لە لای دکتۆر بڵێ دکتۆرگیان من 6 مانگ جارێ بینینم لای تۆیە و ئەمەوێ پشکنێکی عام کەم زامیج کێشێکی تەندروستیمە یاخودنە پشکنی بەردەوامی بکە بۆ ئیبزانین کە تووشی نەخۆشی چەوری جگەر هاتوین یاخودنە. ئەزیزان خۆشەویستان ئێمە ئەو بە شێوازێکی ئامەتەن و بە شێوازێکی سەریع باسی نەخۆشی چەوری جگەرمان کرد و ئەو حاڵەتانە و ئەوانەی کە هۆکارن کە بڵین بە پلەیەک معارەزم بۆ توشبوون بە نەخۆشی چەوری جگەر و ئەو هۆکارانی کەوات لێ یەکەن توش بیت و چارەسەرەکیشی کەوا باسمان کرد. گرنگترین شت گۆڕینی شێوازی ژیانتە، گۆڕینی سیستەمی خواردنتە کە بە دەتوانم بڵێم بەداخەوە سیستەمی خواردنی منتیقی ئێمە و کۆمەڵگای ئێمە بەردەوام خواردنی چەور و نان و شیرینی بوو کە دەتوانین هیچیش نەبێت کەمی کەرەوە. ناڵێم واز دەبێت چکە ناتوانین واز دەلێبێنی هیچ نەبێت کەمی کەرەوە، شێوازی ژیان ڕێکەرەوە با هیچ نەبێت لە ڕۆژەکەدا تۆ ئەگەر بۆ مۆزەفیت لە شوێنەکە ئیش ئەەکەی ئەمانە هەمووی بخەرەلاوە. مەسئولیاتی ماڵ و مناڵەکەت بخەرەلاوە لە ڕۆژێکە 9 سەعات ئەگەر لە ماڵەکەی خۆتی شابێ لە شوێنی ئیشەکەتی شابێ 9 سەعات بە بەردەوامی ڕێ بکە. ڕێکردن و جوڵەیەکی سەریع
دڵنیا بە ئەسفادێکی زۆر باشیلەکەی لە زۆر لایانی جەستەیەوە. بۆیە گرنگی بە تەندروستی خۆتان بدەن و گرنگی بە جەستەی خۆتان بدەن و ئەم مانگی ڕەمەزانە هاوکارێکی باشتانە بێ کە جسمتان ڕابهێنن لەسەر خواردنی تەندروست و ژیانێکی تەندروست. خۆشەویستانی ئێمە، من بەو شێوەیە گەشتمە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. ئومێدەوارم سوودێکمان بە ئێوەی عەزیز و خۆشەویست گەیاندە بێت. سوپاستانەکەم تاوەکو ئێستا بینەرمان بوون و داواکارم لە خوای گەورە نوێژ و تاعەت و ڕۆژەکانتان قبوڵ بکات. بە سوپاس بۆ هاوکارانم کە لەگەڵ ماماندوو بوون تاوەکو بەرنامێکی ترۆقەیەکی تر بە ئێوەی عەزیز و خۆشەویست دەگەمەوە. بە خوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ بێت.